نمونەی هاندان بۆ بێ بەخواستی خوددا بژین پێویستە بە پێزانین و بە شێوەیەکی تایبەتی ئەوانەمان لەبیر بن کە بوونە مای هاندان بۆ ئێمە. لە کۆتایی نامەکەی پۆلسدا بۆ ڕۆما خودی پۆلس وەک نمونەیەکی ڕوونی ئەم بنەمایە بە شێوەیەکی جوان دەبینی. سەرەتا لە بەشی 16 باسی قیبی کردووتی سەبارەت بە فیبی خوشکمان کە خزمەتکارە لە کلیسای کانخەریا ڕاتان دەستپێرم. وەک دەزانین کانخەریا نزیکەی 24 کیلومتر لە کۆرنسوسەوە دوورە. هەروەها بە ئاگەرێکی زۆرەوە فیبی شەماس بووە چونکە وشەی خزمەتکار لەوێ بە واتای شەماس دێت. ئەو لە کلیسایەکدا پێگەیەکی فەرمی هەبووە. پاشان بەردەوام دەبێت و دەڵێ بە ناوی ئیسای خاوەنشکۆوە پێشوازی لێ بکەن بە پێشوازیەک کە شایەنی خوشک و برای پیرۆز بێت. لە هەر شتێک پێویستی پێتان بوو یارمەتی بدەن. هەروەها بە ئەگەرێکی زۆرەوە ئەمەی وتووە چونکە ئەو کەسە یەکەم کەس بوو کە ئەم نامەی وەرگرتووە و هەروەها ئەم ڕێگایی لە کەنخەریاوە بۆرنامەکەەوە تا ڕۆما ڕۆشتووە. ئەمە گەشتێکی یەکجار دوور و درێژ بووە. سەرەتا بووە بە کەشتی بڕوات پاشان بە وشکانی و بۆ گەیاندنی ئەم نامەیە بۆ کەنیسەی ڕۆما. پۆلس ئامۆژگاریەکانی کرد کە وەک ژنێکی خواپەرست پێشوازی لێ بکەن و لە هەر پێویستیەکدا یارمەتی بدەن. چونکە یارمەتی زۆر کەسی داوە تەنانەت بە منیشەوە. پۆلس وا دەڵێت. پۆلس ئەوە ڕوون دەکردەوە کە ئەو کەسە بە شێوەیەکی شخصی خزمەتی کردووە و خزمەتی زۆر کەسی دیکەشی کردووە. دوای ئەوە پۆلس بە ناردنی سڵاوێکی تایبەت بۆ دوو کەسی گرنگ واتە پرسکیلا و ئاکیلا بەردەوامە بێت. با قسەکانی لە ئاەتی سێ بخوێنینەوە. هەڵە سلااو لە پرسکیلا و ئاکیلا بکەن کە هاوکاری منن لە خزمەتکردنی ئیسای مەسیحدا. ئەوانەی لە پێناو ژیانی من ژیانی خۆیان خستە مەترسیەوە. تەنها من سوپاسی ئەوانە ناکەم بەڵکو هەموو کلیساکانی ناجوولەکەکانیش. سڵاو لە کلیساکان بکەن کە لە ماڵەکەیاندایە. پاشخانی ڕووداوەکان لێرەدا ئەوەیە کە پرسکیلا و ئاکیلا بەهۆی چەوساندنەوەی ڕۆمیانەوە مەوش وڵاتەکەی خۆیان بەجێهێشت. پێ دەچێت خانوویەکی گەوریان هەبوو بێت کە خزمەتیان تێدا کردبێت. بەڵام بەهۆی چەوساندنەوەی جوولەکەکانەوە لە ڕۆما ناچار بوون بڕۆن. اینجا چوونە کۆرنسۆس کە دوورە لە ڕۆما. ئەوان چادرساز بوون کە ئەمەش پیشەیەکی سەرکەوتوو بە ناوبانگ بۆ لەو سەردەمەدا. پۆلس لەوێ چای پێیان کەوت و لە سەرەتادا لەگەڵیان کاری دەکرد بۆ ئەوەی بتوانێت پارە بەدەستبێنێت و بژێوی ژیانی بکات. ئەمەش پێش ئەوە هیچ باوەڕدارێک لە کۆرنسۆس هەبوو بێ. ئەم خێزانەی بەرەو ئیمان بە مەسیح بە ژن و مێردەوە هاندا. پەیوەندی نێوانیان پتەوتر دەبێت و لەگەڵیاندا گەشت دەکات بۆ ئەفەسۆس و لەوێ خزمەتێکدا دەمەزرێرە. پاشان پۆلس ئەفەسۆس بەجێ دەهێڵێ و ئەوانیش ماوەیەک دوای ئەوە چەوساندنەوەکە دەست پێ دەکات کاتێک کۆتایی دێت دەگەڕێتەوە بۆ ڕۆما. مناڵەکانیان لە ڕۆمادا بوون بۆ شوێنەی کە وەکو کلیسا تێیدا کۆ دەبوونەوە. دوو کەسی نایاب. وەک خوێندومانەتەوە پۆلس دەڵێت کە ئەوان ژیانی خۆیان خستە مەترسیەوە بۆی و زۆرێک لە کلیسا ناجوولەکەکانی تر خزمەتیان دەکرد. بەگشتی نەک تەنیا لە ئەفەسۆس بەڵکو لە حەوت کلێساکەشدا کە لە کتێبی ئاشکراکردندا باس کراون واتە لە ئاسیادان خزمەتەکان زۆر مەزن بووە. خزمەتکارەکانی خوددا خۆ بەڕێوەبەریەکیان هەبوو و پێویستیان بە هیچ نەبوو. نەکەرەوەی توانی بیان لەسەر پێکانی خۆیان بوەستن بەڵکو تەنانەت هەندێک کات هاوکاری پۆلسیشیان دەکرد لە خزمەتکردندا. ئەمە چیرۆکی پرسکیلا و ئەکیلایە کە پۆلس سڵاویان بۆ دەنێرێ. دواتر ئاماژە بە کەسانی تر دەکات. لێرەدا ئەو بیرۆکەیە دەبینین کە هەمومان لە مەسیحدا یەکین بە هەموو جیاوازەکانمانەوە. تێکەڵبوونی دوو جۆر مرۆڤ دەبینین، جوولەکە و ناجوولەکەکان، دەوڵەمەند و هەژار، ژن و پیا و هاوسەر و بێ هاوسەر، سەرکردە و شوێن کەوتوو، خزمەتکاران و خەڵکەکە کە کاری ئاسایی دەکەن، بەرپرسانی دەوڵەت و هاوڵاتی، کۆیلە و مرۆڤی ئازاد، پاشخان و ڕۆڵی جیاواز، بەڵام هەموو لە مەسیحدا یەکین. پۆلس یەک بە یەک سڵاو لە هەر یەکێک لەمانە دەکات و بۆیان دەنێرێت. هەروەها دەتوانین ئەم کەسانە پۆلیم بکەین کە پۆلس بە وردی باسی کردوون بەم شێوەیە. 3 ژن و مێرد، 4 خوشک و برا، دایکێک و منداڵەکەی، 10 ژن، 5 پیاوی سەرکردەی ڕۆحی، 2 گروپی خێزانی تەواو و لانی کەم 3 گروپی کلیسای ماڵان کە لە ڕۆمادا باسییان دەکرێت. لە کلیسای ڕۆمادا کۆمەڵێک کەسی جیاواز بوون و هەمویان لەگەڵ پۆلس خزمەتیان دەکرد. بە هەموو جیاوازی پۆلیمەرنیەکانیانەوە. هەمویان یەکێک بوون لە مەسیحدا. پۆلس ویستوێتی بزانن کە خۆشی دەوێن و بەهای بۆ ئەوان داناوە بۆ بەهۆی هەموو ئەو کارانەی کە کردویانە. باگەرێکی زۆرەوە یا یەکەم و دووەم و سێیەم گەشتی مزگەینیەکانیدا مامەڵەی لەگەڵم کەسانە کردووە. نمونەی هاندان بۆ ئەوەی بەخواستی خوددا بژین
پێویستە پێزانین و بە پێزانینەوە بە شێوەیەکی تایبەت ئەوانەمان لە بیر بێت کە بوونەتە مای هاندان بۆ ئێمە. ئەمەیە کە پۆلس فێری کردین. پرسیارێک بۆ تێفکرین و جێبەجێکردن بەجێ دەیاڵم لێرەدا. بۆچی ئەوەندە ئاسانە ئەو کەسانە بە شێوەیەکی جیاواز و تایبەت خزمەتمان دەکەن؟ خزمەتەکە بە شتێکی ئاسایی و بەڵگە نویست وەردەگرن، وەکەوەی شتێکی زۆر زۆر ئاسایی بێت. بابەتەکە ئاسانە. دەبێت هەندێک جار بە سادەیی لەپەر ئەوەی کە لە بیرمان دەچێت ژیان بەردەواون لە بیرمان نامێنێتەوە. هەمومان زۆر جارەوە دەکەین، هەنێ جار پێمان وایە کە دڵنیاین هەمومان پێزانیمان دەربڕیوە، بەڵام ئەمە ڕاز نییە. زۆر کەس لە بیریان دەچێت پێزانینی خوان دەرببڕن. بۆیە دەبێت هانی و کەسانە بدەین و قەدریان بزانین کە خزمەتمان دەکەن. زۆر ئاسانە بۆ ئێمەکە شکست بهێنین لە ڕێزگرتن و قەدرزانی خزمەتکاران و ماندووبوونیان. پێویستە کاتێکی خۆمان تەرخان بکەین و دەست پێش خەر بین بۆەوەی کە بۆ خزمەتکارەکان دەرببڕن کە کار و ماندووبوونی ئەوان بە نرخە. پێزانینی خۆمان بۆ کارەکانیان و بۆ هەموو قوربانیدانەکانیان دەرببڕین. هەروەها چۆن ژیانی ئێمەیان گۆڕیوە و بەختەوەر بووینە بەهۆی ئەو خزمەت و پشتیوانی بەردەوامی کە ئەو بووە. ئێمە لە دڵەوە هانیان دەدەین، چونکە ئەمە ڕاستە و زۆر ئەمە ڕوو دەدات. هەروەها دەتوانین بیر لە یەکتر بکەینەوە بۆ ئەوەی ئەو قەدرزانی کە لە ناوماندا هەیە بگاتە خزمەتکارەکان و هانیان بدات و ئەوانیش لە ناو قەرەباڵغی ژیان و لە بیرکردنەوە لە بیرچوونەوەکانی ترداون دەبن. ئەمەش گۆڕانکارێکی زۆر لە ژیاندا دروست دەکات و بەرزیان دەکاتەوە. با ئەم بنەما گرنگە بە بیر بهێنینەوە و لەمە بە دواژیانی خۆمانی پێ جێبەجێ بکەین. بۆ ئەوەی بەخواستی خوددا بژین پێویستمان بە پێزانین و بە شێوەیەکی تایبەت ئەوەیە کە یەکتر لە بیر نەکەین و ببینە مای هەندان بۆ یەکتری.